بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بێەوەی بەڕێز و خۆشەوی شادەبمەوانێ. یاری خولەکان بەردەوامی هەیە، ئەنجامەکانی دوێنێ بۆ هەنێ ئەنجام بۆ ئێمە مای شۆک بوو و لە گرنگترین ئەنجامەکان بردنەوەی دێربی مانچستەر بوو و مانچستەر ڕێت واتە مانچستەر سوورە لە نێو یاریگای ئیتیحاد مانچستەر یونایتد لە دواسادا هەڵگەڕانەوەیشی کرد بەرامبەر بە مانچستەر سیتی، شکستی لە 1-0 گۆڕی بۆ سەرکەوتنی بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک کە ئێمە وەستانێک لەسەر سیتی دەکەین و شیکاریشی تەواو دەکەین کە ئایا ئەم دۆخە چی دەگوزارێت لەم تیپەیە، هەوڵ دەدەن بگەینە دەرەنجامێک، چونکە بەڕاستی ئەوەی لە سیتی ڕوودەدات قابلیەتی قوبوڵکردن نییە، ئەوەی لە سیتی ڕوودەدات قابلیەتی بینین نییە، ئەوەی لە سیتی ڕوودەدات لەگەڵ کواڵیتی و لەگەڵ ڕاهێنەری ئەم تیپە و لەگەڵ وەرزی ڕابردووی ئەم تیپە و لەگەڵ سەرەتای دەستپێکی ئەم تیپە یەک ناگرێتەوە. ینی بارودۆخێکە کە بەڕاستی جیهانی ینی بە جۆرێک لە جۆرەکان شۆ کردووە. لەم لاش لە ئیسپانیا کابەریمان هەیە ئەتلەتیکۆ مەدرید وەکو دوێنێ ژاماژەم پێکرد، ئەتلەتیکۆ مەدرید یاری خیتافیشی بردەوە، واتە خاڵەکەی لە دەستنایە بەرامبەر بە خیتافی کە دەربیکی بچوشی مەدرید بوو، سەرکەوتنی ناو 3 خاڵی گرنگی دەستەبەر کرد. یاری داهاتووش بۆ ڕوبەڕووبوونەوەی بەرشەلۆنا خۆی ئامادە دەکات. بەرشەلۆنا یاری خۆی بەرامبەر بە لیگانس ئەنجامدا و لە ئیتالیاش میلان لەگەڵ جەنەوە یەکسانبوونی نووسیوانێ، لە ئینگلتەراش چێلسی هێدی هاتۆتە نێو شێبڕشیەکە. چێلسی پلەی دووەمی مسۆگەرتر کرد، سوودی لە شکستی سیتی، سوودی لە یەکسانبوونی ئارسناڵ وەرگرت، بارودۆخێکی باشتری یا بەخۆی و ئامانجی یەکەمی ئەم تیپەش ئامانجی یەکەمی یانەی چێلسی لە وەرزی ئەم ساڵە کۆکو ئینزۆ مارەسکا باسی لێوە کرد بە کۆتاییاتنی بۆکسندەی و بە تەواوکردنی یاریەکانی ئەم مانگە کە 3-4 یاری دیکە ئەنجام دەدەن. ئەتوانین بڵێن چێلسی دەبێت یەکێک لەو تیپانەی کە دەگاتە چامپیۆنزیی وەرزی داهاتوو، واتە گەڕانەوە ڕوودەدات بۆ پاڵەوەندی ئەوروپیەکان ئەگەر بێت و ئاستەنگی زیاتر بۆ لێڤەرپوڵ دروست نەکە. سەرەتا دەچمە ئیسپانیا. ئەمەیە بە قسەیەک بۆتان دەست پێ بکەم کە زۆر باو و زۆر لە ڕۆژنامەنووسەکان و زۆر لە شیکەرەوەکان و زۆر لەوانی دیکە دەیکەن کە دەڵێن چی؟ ئەڵێ دەرونیەن و فسیۆلۆژیەن و تاکتیکیەن و تەکنیکیەن و ئیترەها ئەم ئیبداعی کە ڕێگەکرێ ئەنجامی یاری کلاسیکۆ دەمێنێتەوە. چۆن دەمێنێتەوە؟ ئەو تیپەی کە براوە دەبێت لەسەر ڕیتمی بردنەوە بەردەوامە بێت، ئەو تیپەی کە شکست دێنێت لەسەر ڕیتمی شکستێنان بەردەوام دەبێت. ئەمە قسەیەکی باوە کە لە ناو میدیا و لە ناو کووردا زۆر باس دەکرێت. طبعاً ئێمە هەموو کادوتومانە، هەموو ئەم یاریانەی کە ئەنجام دەدرێ یاری سێ خاڵە. ئەو یاریە و کە تەواو کرد هاتیتە دەرەوە یاریگا تۆ بێ ئەم بەرگە فڕێبەی، ئەم زهنە لابەی. ئەگەر تۆ تەوێت تیپێک بی بەردەوام بی، گەر تۆ ئیستیقامە هەبێ، ئەگەر تۆ ڕاهێنەری چێتەوێت تیپەکە و ڕابێنی، ئەبێ ئەم بردنەوەی لە یادکەی بیت وارەکانی داهاتوویشکەی، چونکە وە کۆتایی هات تەواو بوو، تۆم یاری و بردەوە کۆتایی هات، بەڵام بە کۆتایی دنیا نییە، ئەبێ دەست پێ بکەیت و یاریەکانی تیش بە هەمان ڕێتم بەردەوام بیت. دیقەت بدەن، بەرشەلۆنا لە دوای یاری کلاسیکۆوە یاری ئیسپانیۆلی بردوێتەوە، یاری مایۆرکای بردوێتەوە. لە بەرامبەردا ڕیال سۆسیدادی دۆڕانووە، لاس پالماسی دۆڕانووە، لیگانیسی دۆڕانووە، سێڵتا ڤیگۆ تەعادول بووە، ڕیال بیتسیش تەعادول بووە. ئەمە چی؟ ئەمە دوای یاری کلاسیکۆ، دوای ئەوەی کە لە ناو سانتیاگۆ بێرنابیۆ 4 دانە گۆڵی لایەنەی ڕیال مەدرید کرد، 4 گۆڵی لە ڕیال مەدرید کرد و 4 لە یاری کلاسیکۆ هاتە دەرەوە. لە کۆی 7 یاری 8 یاری ئەمە ئەنجامەکانێتی کە 3 شکستی هەیە و 2 یەکسانبوونیشی هەیە، واتە 13 دانە خاڵی لە دەستداوە لە دوای یاری کلاسیکۆ. لەبەرەوە ئەم قسەی مەنتیقی نییە کە پێشتر پێتان وتراوە. ئەمە خاڵێک. خاڵی دووەم
دەچمە سەر یاری لیگانێس. ئێمە ستایشی هانز فلیکەکەین بۆی کە جورئەتی هەبوو هاتە سەر ئەم تیپەی بەرشەلۆنە بەبێ گرێبەستی گەورە بکات لەگەڵ یا بەردەوام بوو. بەڵام ئێمە دەزانین کە بەرشەلۆنە لە ماوەی ڕابردوو یەکێکە لایەنە گەورەکانی تۆپی پێ و بەرشەلۆنە خاوەنی باشترین قوتابخانەی تۆپی پێ. هیچ تیپێک یاخود هیچ یانەیەک هێندەی بەرشەلۆنە لە لاوانەکەیەوە لە قوتابخانەکەیەوانەی یاریزانی بۆ نایەت بۆ تیپی یەکەم. ئێتر ڕیاڵ مەدرید بە نمونە وەرەگری، میلان بە نمونە وەرەگری، یوڤە وەرەگری، چەڵسی وەرەگری، هەرچی تیپێک وەردەگری. هیچ تیپێک هێندەی بەرشەلۆنە لە تیمی لاوانەکەی و تیمی بۆ سەر ناکرێ بۆ تیمی یەکەم. و ئێمە پێشتریش باسی بەرشەلۆنەمان کردووە کە ئێوە باسی پاڵەوان بوونەکانتانە کرد و نازناوەکانتانە کرد منوتم ئامانجی تیپەکە جیاواز. بەڵام ئەگەر بچمە سەر وردەکاری یاری لیگانی زۆرن دیقەت بدەن ئەم تیپە یەک یاریزانی لیگانێس لە توانای ڕوبەڕووبوونەوەی 1v1 واتە یاریزانێک کە ڕوبەڕووی یاریزانێ بۆ نەیتوانی یاریزانێکی بەرشەلۆنە تێپەڕێنێ نەی دەتوانی یاریزانێکی بەرشەلۆنە تێپەڕێنێ واتە کواڵیتی ئەم تیپە هێندە نزمە توانای یاریزانەکانی لیگانێس هێندە نزمە بەڵام هاتووە لە ناو بەرشەلۆنەیە سێ خاڵ لە بەرشەلۆنە وەردەگرێت. ئەخە من چۆن هیوا بەم تیپە هەڵبچنم کە بێتە پاڵەوان؟ من چۆن هیوا بەم تیپە هەڵبچنم کە بڵێم تۆ لە کۆتایی ڕکابەری بردنەوەی نازناوەکانی و نازناوەکان دەستەبەرەکەی لە کاتێکە تۆ بەس لە یاریگای خۆتان لەگەڵ لاس پالماس و لیگانەت یعنی تۆ یاریەکی مێژووی یەکەی یاریەکی گەورە ئەەکەی یاریکی ناوازەکەی ئەچیتە نێو یاریگای سانتیاگۆ بێرنابیۆ لە باشترین دۆخە ئەچی لە ڕیاڵ مەدرید دەبیتەوە 4 گۆڵ تۆمارەکەی لە ناو سانتیاگۆ 4 گۆڵ تۆمارەکەی دەیتەوە لە یاریگای خۆتە بە لاس پالماس و بە لیگانێز بدۆڕێ. طبعاً کۆمەڵێ بارودۆخەیە سیرکە گریمانە دانی گریمانە دانین ئەڵین بەرشۆن ئەمشە دوو لێدانی سزای لەگەڵ لیگانێسا بۆ نەگیرە پا بڵێن ئەمە 100% دوو لێدانی سزای بۆ نەگیرە. یعنی توخوا ئەیبە نییە بۆ بەرشەلۆنە لەگەڵ لیگانێسێکی حەڤەیەمە لە ساحەی خۆیە بیانووی شکستەکەیەوە بێ بڵێ لێدانی سزان بۆ نەگیرە. ئەمە ئەم تیپەیە کە من بڵێم وڵا پاڵەوانی ئەوروپا و پاڵەوانی چامپیۆنز لیگ و پاڵەوانی لیگە هەموو بەرشەلۆنە یاری لیگانێس دوێنێ شەو بەرشەلۆنە 6 جاری ڕێک چۆتە ناوچەی سزای تیپێ ڕکابەرەوە چۆتە ناو ناوچەی سزای لیگانێسەوە. طبعاً لیگانێس پلانی کاتە ناچوێت دیفاعی ناوچەییانە کرد کە ئەو پلانەیە کە هەمیشە تۆپی پێ ینی لە تۆپی پێیە ئەگەر بەرگریت باش بێ هەموو پلانەکانی تۆپی پێ بێنە ڕوبەڕووی کەروانێ دەرەقەتیان نایە بۆ چونکە ئەم پلانی بی هەیە مرتەدەیە کە گۆڵی پێ تۆمارەکە و دەتوانێت شکستت پێبێنێ بەڵام تۆ کە بەرگری و تۆکمە بوو هەڵەی نەکرد تۆ ناتوانانی بە گۆڵ بگەیت ئەگەر هەموو تاکتیکی تۆپی پێ کۆ بکەیتەوە بە تۆتال فوتبۆڵ و پۆزیشنال پڵەی و بە جیگم پرێس هەرچی بەکارێنی تۆ کە بەرگریت تۆکمە بوو ئەو ناتوانێت شکستت پێبێنێ. بەرشەلۆنە چەند جارێک چوە ناو ناوچەی سزاوە و چەند هەلێ لە دەستدرا ئاساییە لیڤاندۆڤسکیە مۆرزە گۆڵکار بۆ میارێ نەختی هەلی لە دەستدا خۆ بۆ هەموو ئەمە بۆ یاریزان هەموو کاتی ئاسایی خۆمیا کاتی یاریزان لەو جودەی خۆیان نییە. ڕافینا ئەم ساڵ جودێکی زۆر زۆری کردو ئاسایە لە میاریان نەیتوانی ینی بەو جۆرە فریاد ڕاستی تیپەکەی بێت. لامین یاماڵ چەندین محاولەی کرد تاوای لیا و ینی نزیک بۆ لە توشبوونی بە پێکان محاولەکان شکستیانە. پلانی بی بەرشەلۆنە چی بوو؟ لە خولێکی یەکتانەوە من لێەوە پرسم پلانی بی هانز فلیک چی بوو لە میارێ؟ کامە بوو پلانی بیەکەی؟ هەمان ئەو پلانی کە خولێکی یەکەم بەرشەلۆنایی بوو خولێکی 94-95 هەر عینن پلانی هەبوو هەر بەم جۆرە بچۆرە ناوچە زاوە گۆڵ. یەکێک لە پلانە گرنگەکان ئەگەر تۆ تیپێک بەرگری ناوچەیی لێکردی ئەگەر تیپێک نەیهێشت لە ناو ناوچەی سزا بە مرتاحی تۆ بەرگیت چونکە خۆتان نەزانن تیپەکە ئیلا بە هەڵەی بەرگریکارەکانی لیگانێس داهاتەوە بۆ یاریزانەکانی بەرشەلۆنە و دواترە لەکە لە دەستێرا کە بینیمان یەک دوو تۆپیتیا بوو وازەح لیڤاندۆڤسکی فەوتانی کاتێک کە تۆ ئەم حلولانەت نابێ ئەی کوا یاریزانەکانی ناوەندە کوا لێدانەکانی دەرەوەی ناوچەی سزا
هەموو بەرشەلۆنە شەوی ڕابردوو یەک شوتی ئۆڵمەی لیاوە لە دەرەوەی ناوچی سزاواتە پلانی بی لەم تیپیان نەبوو هەر پلانی ئەی بۆ گۆڵکردن بەرشەلۆنە شایانی ئەمە نییە بەرشەلۆنە تیپێکی لاوی تۆکمەیە و هانزی فلیک سەرەتایەکی باشی دەست پێ کردووە نابێم سەرەتا باشە لە خۆی بشێوێنێ بەڵام ئەم شتانە مایە قوبوڵکردن نییە پێویستەکە لە یعنی زۆر ئاساییە تۆ لە یاری کلاسیکۆیان شکستت بێنە زۆر ئاساییە تۆ یاری بارن شکست بێنە بەڵام ئاسایی نیە تۆ یاری لاسپالماز لە یاریگای خۆتا دۆڕێنی ئاسایی نیە تۆ یاری لیگانێس لە نێو یاریگای خۆتا هێنی لە نێو یاریگای خۆتا دۆڕێنی ئەگەر بەرشەلۆنە دەیەوێت پاڵەوان بێ ئەگەر بەرشەلۆنە دەیەوێت ڕکابەری بکە لاپۆرتا دەبێت لەسەر ئەم شکستە لێپێچینەوەی تەواو لە یاریزانەکان و لە ڕاهێنەریش بکە و پێداچوونەوەی تەواو بەم تیپەدا بکە و باز لە پلانی بی ئەم تیپە بکرێ بۆ گۆڵ تۆمارکردن چونکە من لە بەرشەلۆنە یا پلانی بی نابینم هەر پلانی ئەی هەیە بۆ گۆڵکردن بەڵێ ئەگەرتیب مەودایەکی داوازی نیە بوو بۆی گۆڵە لەسەر کاتەوە هیچ تیپێک لەگەڵ لە بەرشەلۆنەی فلێک مەترسیداتر نییە لە هێرشی ڕاستە و خۆیە کە پێوترێ هەجمەل مرتەدە بەرشەلۆنە ئاوا کلاسیکۆی بردەوە بەڵام ئێستا پێویستی بە چاکاریە و پێویستی بە هەڵوێستە لەسەرکردنە چونکە شکست بەرامبەر بە لیگانێس هیچ بیانوویە قوبوڵ ناکە ئەوەی کە بیانوویەک بێنێتەوە بۆ ڕایەنەر بۆ یاریزانەوە دڵنیا بە لەوەی کە لایەنگریەکە و دڵسۆزی ئەم تیپە نیە و دەیەوێت ئۆنسۆڕێتێکی خۆی هەیە دەیەوێت دەری ببڕێ بۆ یاریزانێکە یا بۆ یانەیەکە یا بۆ ڕایەنەرێکە چونکە ئەم دۆخە شایانی لێپێچینەوەیە چونکە بەرشەلۆنە تیپێکی جوانە تیپێکی بێزە لە وەرزی ئەم ساڵە تیپێکە سەرەتایەکی باشی دەست پێ کردووە تیپێکە کۆمەڵی ئەنجامی گەورەی دەستەبەر کردووە کاکە گەورەترین ئەنجامی ئەم وەرزە گەورەترین دەستکەوتی بەرشەلۆنە یعنی لای من بردنەوە لە بایرن بە 4 گۆڵ بردنەوە لە ڕیال مەدرید بە 4 گۆڵ لە نێو یاریگای ڕیال مەدریدە ئێوەڵا لەم ئەنجامانە گەورەتر لە وەرزی ئەم ساڵە یعنی لای من ڕووی نەداوە دوو ئەنجامی زۆر زۆر گەورە و ناوازە و پێرفێکتن معقولە لەم ئەنجامانەوە تۆ بێ بۆ شکست بۆ لیگانێس ئەبێ هەڵوێستەی لەسەر کرێ و دەبێت بەرشەلۆنە پێداچوونەوەی تەواوی بۆ هەبێ ئەمە سەبارەت بە ئیسپانیا وەکو دوێنێش باسی ئەتلێتیکۆ مەدرید دەم کرد حەز ناکەم ئەمڕۆ باسی کەم ئەتلێتیکۆ مەدرید پێشەنگی لیگا دەگرێت هەفتەی داهاتوو ئەگەر بێت و بەرامبەر بە بەرشەلۆنە سەرکەوتن بەدەست بێنێت و ئەمساڵ ڕەنگە هەمومان دڵخۆش بین بەوەی کە ڕکابەریەکی سێقۆڵی دەبینین لە ئیسپانیا چونکە ئەتلێتیکۆ مەدرید تاوەکو ئێستا لەو پەڕیهێزیدایە بەرشەلۆنە سەرەتایەکی باش و کۆتاییەکی خراپ ڕیال مەدرید ناو بەناو سەرەتا باش ناوەڕاست خراپ دواتر باش دواتر مام ناوەند ئەها شتەکە دەگۆڕێت بۆی ڕکابەریەکی بەچێش دەبینین لە لیگا هێشتا هیچ شتێک کۆتایی نهاتووە بەرشەلۆنە دەتوانێم دۆخە ڕێ بکاتەوە بەرشەلۆنە هانزفلیکی بۆی هێناوە کە بەرشەلۆنە لەم دۆخە ڕزگارکە و چارەسەری ئەم یاریە بچووکانە بکە کە خاڵی تیا لە دەستداوە جارێکی دیکە دووبارە نەبێتەوە چونکە قوبوڵکراو نییە کە دەوترێت تیپێک لە دوای کلاسیکۆ ڕیتمی یاریکردن وەرەگرێ بەڵام 5 جاری خاڵ لە دەست بی بەرامبەر بە چێ بەرامبەر بە لاس پالماس و لیگانێس لە یاریگای خۆ و بەرامبەر بە ڕیال سۆسیداد و بەرامبەر بە ڕیال بیتس و بەرامبەر بە سێڵتا ڤیگۆ لە دەرەوەی یاریگای خۆ و تەنها دوو یاری بردبێتەوە لە ئیسپانیۆل و لە مایۆرکا کە ئەمە شایانی هەڵوێستە لەسەرکردنە بۆ بەرشەلۆنە. باسی مانچستەر سیتی دەکەین، باسی گواردیۆلا دەکەین و باسی گەڕانەوەی ئەمۆریم دەکەین. پێش یەکەم خاڵکە من ئاماژەی پێ بکەم ئەوەیەکە ئافرم بۆ ڕۆبن ئامۆریم کە بە پلانی 3-4-3 خۆی توانی ڕێگەی سەرکەوتن بۆ مانچستەر یونایتد بنووسێتەوە. طبعا ئێمە نابێ بێویژدانی بەرامبەر بە مانچستەر سیتی کەین. لە خولەکی 1 تا خولەکی 9 مانچستەر سیتی تیپێکی مەترسیدارتر بوو لەسەر مانچستەر یونایتد، بەڵام لەکوێ لە تۆپلابوون و لە ئاڵوگۆڕکردنی تۆپ، چونکە مەترسیدارترین تۆپ و تۆپی برۆنۆ فەرناندێز بوو، ئەو ئینفرادەی کە فەوتانی لەگەڵ ئێدرسۆنە. سیتی نەی دەتوانی بەو جۆرە مەترسیدار، بەڵام سیتی لە ڕووی کۆنتترۆلی تۆپ و لەوەی هەوڵدان بۆ دروستکردنی هەلی گۆڵکردن، چونکە من لێەوە پرسم هەلی گۆڵکردنی سیتیە بێ بۆ هاڵان چێ؟ هاڵان چەند هەلی گۆڵ تۆمارکردنی بۆ دروست بوو؟ کێشە لە سیتیایە کە ئێسێمە قسەی لەسەر دەکەین. طبعا گواردیۆلا دوای یاریەکە وتی من ڕایەنەرم دەبێت ئەم کێشانە چارەسەرکەم. خۆی ئەم شتانە هەر نابێ بە قسە بکرێ. من بیرمە پار بوو یا پێرا بوو ڕیال مەدرید داوە چۆن ناو جەزاوە گۆڵی بۆ نەکرا، ئەنچلۆتی زۆر ئاباشکرا زۆر بەڕوونی وتی
وتی ئەبێ ئێمە خاڵێکی لاوازمان هەیە لێدانەکان لە دەرەوەی ناوچەی سزا بەکار نانین واتە ئەو پلانە بیەی کە من باسیەکەم وتی بەکاری نانینە بێ بێزیگین لەو ساتۆ ڕیاڵ مەدرید لێدانەکانی دەرەوەی ناوچەی سزا بۆ هەموو یاریزانەکان بەکارێنێ دەبینین گۆڵی چوامینیمان هەیە گۆڵی ڤینیسیۆسمان هەیە لە دەرەوەی ناوچەی سزا گۆڵی مباپێمان هەیە لە دەرەوەی ناوچەی سزا گۆڵی ڤالڤێردیمان هەیە لە دەرەوەی ناوچەی سزا بۆ ئەمە دەبێت بە یەکێک لە پلانەکانی تیم باش مانچستەر سیتی بەڵێ پێکانی ڕۆدری کۆڵەکەی سەرەکی ئەم تیپێ بەڵام ئێمە باسمان کردو و ئێڵینەوە تی پێگاتووە لە 30 یاریزان تۆ 30 یاریزانت هەیە ئەگەر یاریزانێکی شت پێکان بێ ئەبێ یاریزانێکە دەبێ نیوەی ئەوەت بۆ پڕکاتەوە ئەگەر واد نەکرد بێ کەواتە تۆ ڕانەرێکی باش نی ئەگەر تۆ نەتوانی یعنی نیوەی یاریزانێکی سەرەکی خۆت بە یاریزانێ پێشکەش بکەیتەوە کەواتە تۆ ڕانەر نیت ئەسە من بۆ کارلۆ ئەنشلۆتی کە چۆن ناو ئەنفیلد و بۆ چۆن ناو ئەتڵەنتا بە کۆمەڵی پێکانەوە ڕێ بە باشترین یاریزانەکان کە لە یاری ناو ئەتڵەنتاش مباپێشی پێکان بوو بەڵام ئەم ڕاهێنەرە گەورانە بۆیە لەم تیپانن کە ئەم دۆخانە بەڕێوە بەرن کابرا بۆیە ڕاهێنەرەگەێنێ ناودار بێ و ئەزمموی هەبێ و ساڵانەی 8 ملیۆن و 9 ملیۆن و 90 ملیۆن یۆڕۆیەتی لەبەرەوەی لەم دۆخە قورسانەیە تیپەکەی بۆ بەڕێوە بەرێ خۆ نەگەر وەکو ڕانەری چاسایی بڵێ سێ یاریزانی میسابەیتە تاوا من تیپەکە وەڵا خەتای تۆ نیە یاریزانەکانی سابجا کابێت تۆ وجودت چییە لێ کە تۆ هەر یاریزانەکان ئللا بە وجودی یاریزانەکان یاری بەرتوی خۆ ڕانەرێکی تریش بێ خۆ سیستمی ڕانانکردن سیستماتیکە خۆمە فەلسەفەیە کاکە تۆ بە چ تەریقە یاریەکە ئێمە بەرنامەیە کە هەیە تۆ توانی تیپەکە و بەم جۆرە ڕانانی پێ بکەیت وە سیستمی تەهیلی یاریزان و ڕایانانکردنی ڕایەنەر بۆ ئامادەکاری بۆ یاریەک ئەمە سیستماتیکە خۆشتێکی ئەوە عیلمی زەڕە نییە هەموو ڕایەنەرێک بەڵام تۆ بۆیە لەویا دانراوی تۆ بۆیە ئەو ڕایەنەرەی ینی ئەوە ڕێزی لێ گیرەوە بە گەورەی سێرگی لەبەری لەم دۆخە قورسانەیە تیپەکەتە ڕزگار بکەیت بۆیە سیتی لە ڕووی تۆمارکردنی گۆڵ و لە ڕووی هەلدروستکردنی گۆڵەوە تیپێکی فەقیرە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ڕانەر دەبێت یاریزانەکانی باشتر ئامادەکە لە هەمووی گرنگتر لە ڕووی دەرونیەوە بەڕاستی سیتی وێرانە یاریزانەکان لە کەشوهەوای یاریکردنانین واز لە ڕاهێنەر بێنە واز لە شێواز یاریکردن بێنە واز لە هەموو ئەمانە بێنە واز لە پێکانی ڕۆدری بێنە لە شێوازی یاریکردنە لە زنی یاریکردە بەم جۆرە نین من دەبینم کۆمەڵی هاوڕێی ئەزیز دەبینم گاڵتە بە گڤاردیۆڵەکەن یعنی هەروەک بێکە تو خوا گڤاردیۆڵ یاریزانە تۆ ئەزانی گڤاردیۆڵ چۆن هێناوێتی گواردیۆلا گڤاردیۆڵ لە شەڕێکی گەورە لەگەڵ چێلسیا چووگرێ بەستی گڤاردیۆڵی کرد 90 ملیۆن یۆڕۆی داوە بە گڤاردیۆڵ کە جۆسکۆ گڤاردیۆڵی لە لایپزیگەوە هێناوە گڤاردیۆڵ ئەو بەرگریکارە ناوازەیە بوو کە وەرزی ڕابردوو دەتانوت سەیری ئەم بەرگریکارە کە فێری لایەنی هێرشبەری کردووە 7 گۆڵی تۆمار کردووە جۆسکۆ گڤاردیۆڵ ئێستا بۆ ئەم قسەیە بە گڤاردیۆڵە وتری ئەو باشەی ڕایەنەر بۆ کە وەرزی ڕابردوو هەیبی ئەم خراپیەش کە مۆرزایەتی هەری ڕایەنەرە هەر پەیوەندی بە ڕایەنەرەوەیە وەستانی تیپ شەوی ڕابردوو مانچستەر سیتی بە 3-2 یاری کردووە تۆ گۆڵێکت هەیە یەک بە هیچی سوورەزانی لەم چەند خولەکەیە ئەو گۆڕانکاریانەی کە ڕۆبنە مۆریم کردی بۆ لایەنی هێرشبەریە یەقەی چێک وەرە پلانەکە بکەرەوە بە 4-2-3 وەرە پلانەکە بکەرەوە بە 4-3-3 تۆ لە دەیاری ڕابردوو یەک یاری بردووەتەوانێ تۆ لە دەیاری ڕابردوو یەک یاری بردووە تۆ یعنی هەرە بێ بە پلانی 3-2-4 خۆ بیبیتەوە بەشکە دوای بڵێ بە پلان و بە تاکتیک و بەو ستایلی کە خۆمان ویسمانیارەکەمان بردەوە تۆ خۆ گۆڕانکارەکانی یونایتد دەبینی کە ئەبینی ئەو یونایتد و گۆڕانکاریانەکە دەورە تۆش گۆڕانکاری لە یارەکە بکە تۆ سوورەزانی یعنی واڵکەر چەند یاری غەڵەتی کردووە تۆ هێشتا دانیشتووی متمانەی لای ڕاستت داوە بە واڵکە باشە گڤاردیۆڵ لە چەند یاری ڕابردوو هەڵی کردو متمانەی لای چەپت داوە بە گڤاردیۆڵ دیاز پێکانەیەتەوە و کۆمەڵی هەڵایەکە تۆ هاتووی متمانەی هێڵی بەرگری دا بەم سێ بەرگری کارە یاریکی باشیان کرد ئینفرادێکی برۆنۆیان لێ دەرچوو بەڵام گۆڵ تۆمار نەکرا ئەیدەوەرە دەخولێکی کۆتایی تیپەکە و ڕێکەرەوە ماتیۆز نونێز ڕاستە لەویا بە ناچاری یاری پێکردووە بەڵام خۆیاریزانی ترەیە لەسەر کورسیە دەی خۆ ستۆنز هاتۆتەوە ستۆنز لەسەر کورسیە دەک بوو
پارێزگاری لەوە ئەنجامە بکە عیبێتیان نییە تۆ لە دایاری ڕابردووی یاری بردوێتەوە هیچ عیبێکی یانێ فەرم و گۆڕانکاری بکە بەشکە پارێزگاری لەوە ئەنجامە بکەیت بەڵێ هەڵەی ڕایەنەری تیە بڕۆ ڕاستە نونێس هەڵەیەکی گەورەی ئەنجامدا بەڵام خۆی مازانین وەڵکەرم ساڵ ئاسی چۆنە خۆی مەزانین نونێزەوە مەرکەزی یاریکردنی خۆی نییە بەڵێ هەڵە لەم یاریزانەوە ڕوویە بەڵام دوای هەڵەکە ژۆرە پارێزگاری لە یەکسانی بکە قیچێک یەکسەر گۆڕانکاری بکە مێڵە مانسەر من دایم باسی و خاڵم بۆ کردن زۆر گرنگە ڕایەنەر تیپ کە گوژمی یاریکردن وەرەگرێت تەوژمی یاریکردن وەرەگرێ حماسەتێک وەرەگرێ هەمووی چەند خولەکێکە کە گەڕانەوە ڕوو دەدات کە گۆڵ دێنێتەوانێ حماسەتێک دروستە بێ بۆ تۆمارکردنی گۆڵی دوایە زۆر گرنگە لەو کاتەیە ڕانەری تیپێر کەبەر ئەو حماسەتە بێنێتە خوارەوە کە دەکەڕەت نمونەی کلۆپم یاری دۆرتمۆند و ڕیال مەدریدم بۆ هێناونەتەوەی ساڵی 2013 تۆرە لەم کاتەیە گۆڕانکاری بکە یعنی سەیری ئەو تۆپەکە مارتینێز لە ناوەن تۆپەکە وەردەگرێت هیچ یاریزانە پەستانی لەسەر مارتینێز دروست نەکرد ینی مارتینێزی بەرگری کات لەسەر خەتی ناوەڕاستی یاریگە بۆ گۆڵی دووەم پێداڵێ لەسەر خەتی ناوەڕاستی یاریە ئەم تۆپە وەردەگرێت هیچ یاریزانێکی مانچستەر سیتی پەستانی سەر دروست نەکردەوە یەت ئەم تۆپە لە مەودای 45 مەترە 40 مەترە لە 40 مەتر یعنی گۆڵی دووەم فەزاحەتە فەزاحەت کە لەسەر مانچستەر سیتی تۆمارەکرێت ئەی سەلمێنێک کە ئەم تیپە داڕماوە داڕوخاوە وێرانن لە مەسافەی 40 مەترە هیچ ڕێگریەک نییە بۆ نەبینین مارتینێز تۆپەکە وەردەگرێت بە ئاسانی بۆ 40 مەتر دوای خۆی هەڵ ئەیە بۆ ناوەندی بۆ عمقی ناوەند یعنی عمقی بەرگریکارانی مانچستەر سیتی کە دیاز و گواردیۆڵی لێن ئاما دیالۆ زۆر بە ئیسراحەت تۆپەکە وەردەگرێت پێشڕەوی دەکات هەڵدانەکە بەسەر ئیدرسۆنە و دواتریش تۆپەکە ڕاستەی گۆڵەکە تەمان کە بە زمانی گواردیۆڵە یان تۆپە بێ بە شە تەحقیق دەربێنێتەوە دەرەوە چونکە ئەوە چەندین جار بینیوتانە یاریزانەکان بەم جۆرە ئەو تۆپانە دەرەکەنەوە نەگەوەی دانیشن بە هینی ڕاستە و خۆ ئاوا قاچێکی تێڵی دووری خەیتەوە بەس مەبەستەکە لێرە چییە؟ مەبەستەکە لێرەیە لەوەی کە ئەم تیپە چەند داڕماوە لە ڕووی دەرونی ئەم تیپە چەند ڕووخاوە لە ڕووی تەمەرکوزی یاریزانەکانەوە چەند ڕووخاوە لە ڕووی تاکتیکیەوە چەند ڕووخاوە لە ڕووی تەکنیک و جێبەجێکردنی یعنی تەکنیکی یاریزانەکانەوە چەند داڕماوە ئەم دۆخەی سیتی مای دڵخۆشی نییە مای نیگەرانیە ڕاستە بۆ هەندێری تۆپێ بەشێگەی ڕقی لە سیتیە یعنی زۆر ینی دانیشێ پێی خۆشە بەڵام بڕوا بکەن بەو جۆرە نییە ئەم شکستەی سیتی یاخود ئەم دۆخەی سیتی مای نیگەرانیە چونکە تیپێک لەو لووتکەیە بێتە ئەو داڕمانەوە و بێتە ئەو هاتنە خوارەیەوە ینی شتێکی زۆر زۆر نامنتقیە شتێکە کە بەدەرە لە تەوەقوع بەدەرە لە پێشبینیەکان بەدەرە لە دۆخی ڕێکردنەوە یاری داهاتووی سیتیش بەرامبەر بە ئەستۆن ڤیلا لە ناو ئەستۆن ڤیلا وەرە تۆ یعنی بتانی ئەم تیپە بتانی بینیتەوە ڕێی خەیتەوە بەڵام گواردیۆلا لەبەرەوە لە سیتیە کام دۆخە ڕێبکاتەوە لەبەرەوە لە سیتیە کە ئەم تیپە بەرەو پێشەوە بەرێ بەڵام من ئافرم بۆ ئامۆریم کە یارێکی ڕاگرت هەشتا خولێکی یاریکردنی یا بە مانچستەر یونایتد با مانچستەر سیتی وەتوانی بەرگریەکی باش وەتوانی بەرگریەکی ناوچەی باشکە وەتوانی پلانی 3-4-3کەی خۆی بەباشی تەطبیقکە و دواتر بۆ گۆڕانکاریانەی کردی مانچستەری بردە دۆخێکی تر وەتوانی 3 خاڵی گرنگ وزێڕین بۆ مانچستەر یونایتد دەسەبەر بکات و سەبارەت بە چێلسی لەسەر ڕێگەیەکی ڕاستە مارێسکا باسم لەوە کرد کە تیپێکی تەندروست تیپێکی دوو پێگاتەی وەک دەبینن چێلسی سەرکەوتن بە دوای سەرکەوتن تۆمارەکە و نزیکە لەوەی چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بۆ خۆی یەکلا بکاتەوە کاگاکۆڵێ پێشتر گواردیۆلا لە پێش یاریەکان و دوای یاریەکان لێدوانی واقعیدا ئێستا هەر دەڵێت تیپەکەم خراپە دەبێت چاکیکەین کەی چاکەکە بەڵێ ئیشی گواردیۆلایە کە چاکیکە و دەبێت زۆر بە زووی چاکیکە گواردیۆلا بۆە لەوەیە کە ئەو تیپە بەهێزە دروست بکە کە ساڵانی ڕابردوو دروستی کرد و بۆ لەوەیە بەردەوامی بەو تیپە بەهێزە باکە لە ساڵانی ڕابردوو دروستی کردووە کاک فەرحانەڵێ ئوستاز بەرشلۆنە خراپە بەڵام ڕیال بۆچی تێناگەم ئەگەر ڕیال سوودی لەو خراپی بەرشلۆنە وەربگرێت ئێستا جیاوازیەکە زیاتر لە 10 خاڵ بوو نا سیستمی تۆپی پێوەکو وتمان گۆڕاوە
ڕیاڵ مەدرید ئەم هەفتەیە یاریشی گرنگتریە کە یاری جامەکەی ڕیاڵ مەدرید ئەم هەفتەیە نازناوێک دەباتەوە بۆیە بۆ یاریزانەکانی ڕیاڵ مەدرید نازناوەکەی گرنگترەوە لەوەی لە یاری ڕای ڤالیکانۆ بێنە دەرەوە ئەنجا ڕیاڵ مەدرید مهمەیەکی سەعبتری تێپەڕانەوە کابردنەوە بوو لە ئەتڵەنتا بۆیە تا حەدێک لەم یەکسانەیە بارودۆخێکی ترە کاگڕێبین واز بێنە یعنی ترخۆ هەر بەم جۆرەیە کاگاوکارەڵێ جاران واڵکەر باڵێکی کاریگەر بوو بەس ئێستا منافسی ڤاسکێسە هەردووشیان باڵە خۆشەکەن ئێوە پەیوەندی بە ڕایەنەرەوەیە کاک حەسەن ئەڵێ کاک محەممەد هەر قسێک لەسەر ئاسی دابەزینی یانە گەورەکان بکە بێسوودە چونکە تۆپی پێ بە ئامار نییە بە کردارە بردنەوەی نازناوەکان بەم شێوازی یاریکردنی بەرشۆنە مانچستەر سیتی بەدەست نایە داخت چۆن بەم شێوە لەبەردەم هاندەرانی خۆت شکست دێنیت کاک جوتیار ئەڵێ کاک محەممەد پێ ناخۆش هەرچی یاریزانی بەرشلۆنە پێدەگەنێت بۆڵبژاردەی ئیسپانیا کە چێ میشە لە دەوری ئیسپانیا غەدری لێ دەکرێت و تۆمەتی بۆڵ دەبەسترێت وەڵاهی کاک جوتیار من پێ دەڵێم هەمووتی پێ ئەکرێ هەڵەیەکی تەحکیمی لە سوودی بکرێ ئەمساڵ بەرشلۆنە یاری هەبووە بە بڕای من هەڵی تەحکیمی زەقی بەرامبەر کراوە و یاریشە بووە بە بڕای من هەڵی تەحکیمی زەقی بۆ گیراوە لێدانی سزای زۆر نامەنتقی بۆ گیراوە بەڵام لە هەمان کاتدا بەخوای یاری لیگانێزیەوە نیە تۆ بیانم بۆ حەکەم بێنیتەوانێ ینی بەجددی من هاندەری بەرشەلۆنە بم هەر ڕووم نایە بەرامبەر بە لیگانێز بڵێم وڵات لێدانی سزان بۆ نەگیرە کاگەڵ کەوتەڵێ بەرشۆنە لە 2016 و تەنها یانەیەکی یاساییەوەی بەرشۆنە هێشتێتەوە مێژووی ساڵی 2009 تا 2015 توانین بڵێن لە 2017 بە تایبەتی لە دوای ڕۆشتنی نیمار کاک سۆران نەزانم یاری ئۆسەسۆنا پێش کلاسیکۆ بوو من باسم لە دوای یاری کلاسیکۆیە نازانم یاری ئۆسەسۆناشی دۆڕانەوە برا گەورەکەم ئەڵێ کاکەیوان ئەڵێ باشە بۆ دیۆنگ یاری نەکرد بەم دۆخە چۆن ڕوبەڕووی ئەتلێتیکۆ مەدرید دەبێتەوە دەیبینین هەفتەی داهاتوو کاگی واگیانەڵێ ئازبەرزبوونەوەی چێلسی بۆچی دەگێڕیتەوە من لە پارۆ باسی چێلسیت بۆ دەکەم کە چێلسی لەسەر ڕێگەیەکی ڕاستە لەبەر پێگاتەکەیەتی لەبەر سیستمی ڕانانکردنێتی لەبەر ئەو سیستمەیە کە مارەسکاژ ئەم ساڵ پەیڕەویەکە کە من لە پارۆ باسی گەڕانەوەی چێلسی بۆ ئەەکەم کاکازیان واز لەو کۆمنتانە بێنە تکایە ڕکابەرەکە بۆتە چواریانە فەیلسوف دەستەکەی کەشەوە قسەکانی ڕانەری چێلسی کە دەڵێت ڕکابەری نازناو ناکەین حەقیقەتە و ڕاستیە نەکبێت فشار لەسەر خۆی لابات تاوان ئەمە کارێکی ڕاستە کلاودیۆ ڕانێریش بەم جۆرە کاری کرد و دواتر نازناوەکەی برد کاگونەر سڵاو لە تۆ کاکسیامان دەڵێ پێ دوایە چێلسی بێتە ڕکابەری لیڤەرپۆڵ ئەروەڵا بێتە ڕکابەری لیڤەرپۆڵ لە بەرەی چێلسی دوو پێگاتەیە پێکاتی پاڵانتی ئەوروپی جیاوازە و پێگاتی خولی جیاوازە تەنها دیاز و گۆندۆگان و سیلڤا لە سیتی باشن پلانەکانی گواردیۆلا بەسەر چووە هانزفلیک مدەڕیبی مانگ ئەو پەڕی دوو مانگە توانێت یانەکە بگەینێتە لوتکە بەڵام ناتوانێت لە لوتکە بمێنێتەوە ڕاشفۆرد و گارناچۆ بانگێژ نەکرابوون ئەمە دەیسەلمێنێ لەوەی کە ئەمۆریم سیستمێک فێری یاریزانەکانی مانچستەر یونایتد دەکات بەرپرسیارەتێکی گەورەی سەلمێنێ بەسەر یاریزانەکانی مانچستەر یونایتددا کاگامان سڵاو لە تۆ کاتی ئەتلێتیکۆ مەدرید هەمیشە بەرامبەر بەرشۆنە خراپ بووە کاکامەران کاتی تاڵمان دەبێتەوە بۆ قسەکردن لەسەر ئەتلێتیکۆ مەدرید ئەگەر برزانیت دوێنێ من بە تەواوی باسم لە ئەتلێتیکۆ مەدرید کردوە باسم لە سیمۆنی و تیپەکەی کرد لە وەرزی ئەم ساڵەوە باسم لەوە کرد کە ئەم تیپە گۆڕانکاری چی و چی کردووە ئەگەر بینێری بەرنامەکەی دوێنێ بینیتەوانێ دەزانیت کە چیمان لەسەر ئەتلێتیکۆ و تۆ بەرحاڵ ئەمانەی کە ڕوودەدا لە تۆپی پێ ئێستەشی لەسەر بێن پێ دەڵێم دۆخێکی ئاسایە گرنگەوەیە تۆ نێڵی کار لە کار بترازێ هەتا دەڵێن ئەمڕۆ سیویەکی ساڵی 2025 تۆ توانیم تیپە ڕێبکەیتەوە لەوێشەوە تەوژمەوەی بە تیپەکە بەڵام کاتێک سیویەکی 2025 هاتوو تۆ تیپەکە و ڕێک نەکردبوانێ بەتەمای هیچ شتێک مەبە لە وەرزی ئەم ساڵە و هاندەرانی تۆ پێش با دووبارە بزانەوە خولەکان لە مانگی 11 کۆتایی نایە مانگی 5 کاتی کۆتایەتنی خولەکانە خواتان لەگەڵ